هەر لەبارەی کاری فریلانس گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئاوارە بەختیار مامۆستای زانکۆ پسپۆڕی بواری بەڕێوەبردن دەکەین. بەڕێزانە نێو ستۆدیۆی ناوەندی کوردستان 24 لای ئێمە میوانە مامۆستا بەخێر بێیت. پرسیارەوە لێ ناکەم فریلانس چییە لەبەرەوەی هاوکارانم لە راپۆرتەکەدا ئەویان شی کردەوە، بەڵام فریلانس ینی گەربەم زۆرە پرسیارەکە بکەم تا چەند باشە و هیچ خراپیەکی هەیە؟ بەڵێ بێگومان شێوازەکانی دامەزراندن یاخود بڵێن کارکردن لە دنیادا گۆڕانکاریەکی زۆر بنەڕەتی بەسەردا هاتووە. لە سەردەمی پیشەسازی ئیشەکان هەمووی لە سەرەتای سەدەی 19 و کۆتایی سەدەی 20 لە لە 9 بۆ 5 بە ئەو مستەڵاحە ناسراوە کە 9 to 5 پێدەگوترێت. بەڵام فترەیەکی زەمەنی زۆرە کە خزمەت گوزاریەکان کە زیاتر هاتوونەتە ناو بازاڕی هەلی کارەوە کە پێویستی بەوە نییە مرۆڤێک لە شوێنێک بۆ ماوەیەکی دیاریکراودا بنیشێت. ئەمە وای کردووە کە ئەم نوعە شێوازی دامەزرانانە زیاتر پەرەبستن. دەتوانین بڵین لە دوای پەتای کۆڕۆنا ئەم جۆرە دامەزراندنە یان ئەم جۆرە کارکردنی لە دەرەوەی ئۆفیس زیاتر پەرەیسن. بێگومان لە خاڵی بەهێز و لاوازەکەی دەکرێت بە شکڵێکی بڵێن سیستەماتیک دەستنیشان بکرێت، بەڵام بەدڵنیاییەوە خاڵە بەهێزەکانی زیاترە لە خاڵە لاوازەکانی. ڕاستە لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە کەسەکەدا دەبڕێت، بەڵام زۆر توێژینەوە هەیە کە سەلماندوێتی کە ئاستی بەرهەمهێنانی ئەو تاکانەی کە بە حڕیەت و ئازادی خۆیان لە شوێنێکی دیاریکراوە و لەو شوێنەی کە خۆیان هەڵیان بژاردووە لەو کاتێک کە خۆیان هەڵبژاردووە دەرەنجامێکی باشتریان پێشانداوە لەوەی کە پابندی کارکردن بوو بن لە شوێنێکی کە پێی دەگوترێت ئۆفیس. باشە، ئەنی تا چەند خاویەک دەبیندرێت لە فەرمانگە ئۆفیسەکانی هەر وڵاتێک کە دەبینێت کەسانێک بە فریلانس کار دەکەن ئەوان لە ماڵەوەن، وەکەوەی کە باس کرا بە جلی خەو بە هەر شتێک کە خۆیان پێیان باشە لە ماڵەوە بن دەرنەکەون. ئەمە خاویەک لە ئەو حرەکە و ئەو جوڵەی کە لە بازار لە شوێنە گشتەکان یاخود لە ئۆفیسەکان هەیە هیچ کاریگەریەکی نابێت لەسەر جوڵەی ئەو وڵاتە ئەو کۆمەلگایە؟ طبعا هەموو پیشەیەک ناکرێ بە شێوازی فریلانس بەڕێوە ببردرێت. مجرڕەدە و پیشانەی کە پێویست بەوە ناکات کە تاکەکە لە کاتێکی دیاریکراوە ئەو کارە پێشکەش بکات. بێگومان ئەگەر هەموو پیشەکان بکەی فریلانس بە لەو حاڵەتەیە زەرێکی زۆر بە ئابووری وڵاتەکە و بە شێوازی پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان دەگەێنێت. بەڵام هەندێک پیشە هەیە کە دەکرێت تاکەکە لە ماڵەوە بیکات بە بێەوەی کە بێتە دەرەوە سیارە سەرفکات، ژینگە پیس بکات، ترافیک دروست بکات. یعنی زۆر ڕەهەندی تری هەیە کە دیوێکی تریەتی کە مەسەلەن تاکەکە لە کاتێکی خۆیان کاتی خێزانیەکەی لە دەست بدات لەوانەیە لەگەڵ مناڵەکانی بێت. احتیمالی هەیە لە کاتێکی دیاریکراودا کە خۆی بتوانێت ئەم کارە بکات. ئەوە دەرفەتێکی زۆر باشە. دەتوانین بڵین ئەو شۆڕشێکی ئێستا دەستی پێکردووە بۆ کەمکردنەوەی ڕۆژەکانی هەفتە واتە ڕۆژەکانی کارکردن کە وڵاتانی ئەسکەندە ناوی پێشەنگنی بێگومان بە بێتوێژینەوە نەکراوە. دەرەنجام گرینگە کاتێک کە تۆ کارێک دەستپێری بە کەسێک کە پێویستە ئەرکەکانی لە بەرامبەر ئەو مافەی وەری دەگرێت جێبەجێ بکات لەو کاتە دیاریکراوەدا بۆ کۆمپانیاکان و بۆ شەریکات ئەوە گرینگە کە دەرەنجام هەبێت، نەک لەکوێ و چۆن و کەی کارەکە ئەنجام باشە. هەندێک جۆری کارکردنەوە بوو کە باست کرد، ینی شەر نییە هەموو کارەکان پێویست بێت بە فریلانس بکرێت. هەندێک جۆری کارکردنە ئەمە کە ئێستا بۆکۆی کە باز دەکرێت بۆتە شۆڕشێک وە لە دنیادا ئێستا بەپێی ئامارێکی زیاتر لە ملیارێک کەس بە فریلانس کار دەکەن. پێت وایە لە چەند ساڵی داهاتوودا ئەم ڕێژەیە زیاتر بێت بە تایبەتیش لە هەرێمی کوردستاندا؟ هیچ گومانم نییە کە زیاتر دەکات. خۆت هاندەری ئەم پرۆژەیە دەبیت، ئەم هەوڵ و کارە دەبیت؟ زۆر هاندەریەوەمە بەلای پسپۆڕانی بواری بەڕێوەبردنەوە وەکو باسم کرد حتا وەکو خاوەن پرۆژە و خاوەن کارەکانیش ئەوەی کە گرینگە دەرەنجامە. ئەگەر دەرەنجامێکی باش بە کاتێکی دیاریکرا و بێتە دەستی کۆمپانیاکان و بێتە دەستی موسساتەوە ئەمە خاڵێکی وەرچەرخانە بۆ خەڵک، نەک لەوەی کە چەند سەعات کەسەکان داوام دەکەن. دەکرێت کارمەندێک بێت 9 سەعات لە ئۆفیسێک داوامت بۆ بکات، بەڵام ئیشی سەعاتێکت بۆ نەکات. دەشکرێت کەسێک لە ڕۆژێکە بە 45 دقە لە ماڵەوە لە کاتێکی خۆیدا ئەو کارانەی کە تۆ پێت سپاردویان وەکو ئەرک لەسەر شانیەتی جاسە داخڵکردنی داتایە، چ دروستکردنی دیزاینێکە، چ دروستکردنی نەخشەیەکە، هەر شتێکی کە تۆ پێت سپاردو ئەگەر لە کاتێکی دیاریکراوە بداتە دەست و دەرەنجامەکەت بداتە دەست، بەڕێی من ئەوە وەرچەرخانێکی گرینگە. لە کۆتاییدا یەکێک لە کێشە هەرە گەورەکانی کە ئێستا کەنە ڕوبەڕووی ژیانی مرۆڤی کارکەر دەبێتەوە باڵێنسی نێوان ئیش و لایەنی کۆمەڵایەتیە. ئەوشمان بیر نەچێت کە ئێستا زۆربەی خەڵک لە ئیشدا بەڕاستی تووشی ئەو حاڵەتە بووە کە
جۆرێک لە بێرناوتی پێدەگوترێت یعنی تااقەت و وزەی نامێنێت جگەلەوەی سترێسێکی بەردەوامیشی بە بەردەوامی سترێسی لەسەر حسابی خانەوادەکەیەتی کورد گوتنی قسەیەکی جوان هەیە دەڵێ تۆ باشتر وایە ئیش بکەی بۆ ئەوەی کە بژی نەک بژی بۆی کە ئیش بکەیت باشە ینی ڕایەکی دیکە لە بەرامبەر ئەوە هەیە کە کاری فریلانس دەکرێت دژی ئەم ڕایەیە ینی ئەو دەڵێ دەرەنجامی با بڵێن بەرهەمەکانی کاری ئۆفیس باشترە وەک لەوەی کە لە فریلانسدا هەیە پێت وایە ئەم دوو چەمکە ئەم دوو بیرۆکەیە ینی لە کۆتاییدا ئەو دژێ لە نێواندا هەیە پەرە ناسێنێت بەڕێی من ئەگەر بە شێوازێکی زانستیانە ئەو پیشانەی کە دەکرێت بکرێنە فریلانسیان دەکرێت بکرێنە دەرەوەی ئۆفیسەوە ئەوانە بە جوانی و بە ڕێکوپێکی هەڵبژێردرێن هیچ جۆرێک لەو کێشەیە دروست نابێت ئەگەر کارێک پێویستی بەوە هەبێت کە مرۆڤێک لەگەڵ بڵین ئەو سەردانی کەرانەی ئەو کۆمپانیایە جاچە کڕیارن چە خەڵکێکن کە مەسەلەن ئیشوکارێکی حکومیان دایریان هەیە پێویست دەکا کە مرۆڤێک ڕوبەڕوویان بۆستێتەوە کارەکانیان بۆ جێبەجێ بکات لەو حاڵەتەیە ناتوانانی تۆ کارە بکەی بە فریلانس بەسەگە کارەکان مۆدلی کارەکان ناگۆڕێت لە داهاتوودا بۆ نمونە من لە کارێکدام پێویستم بەوەی ینی پێویستم بە فریلانس ناتوانم کار بکەم بەڵام لە داهاتوودا زۆر ئەوانەی من و زۆربەی وەکو کەسەکانی دیکە هەوڵدەن بە فریلانس کار بکەن ئەمە کارەکەی دیکە کەم ناکاتەوە ڕێژەی ئەوانەیە کە کار دەکەن لە ئۆفیسەکان کەم ناکاتەوە بمان هەویان نەمان هەوێ ئەگەر شۆڕشی کارکردنی بە ویست و ئارەزوی خۆشت ئەم پرۆسەیە کەم نکاتەوە تەکنۆلۆژیا ئەمە کەم دەکاتەوە چونکە بەڕاستی کە ئێستا بەرەو ئێریەی دیجیتەلایزیشن دەڕۆین ڕۆڵی مرۆڤ لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان وردە ڕوو لە کەمبوونەوەدایە ڕۆبۆتەکان جێگرەوەیانن ئارتیفیشل ئینتەلیجنس جێگرەوەیەتی ماڵپەڕ و وبسایتەکان جێگرەوەی ئەو نوع ئیشانەنە لە کاتێکی زۆر دیاریکرا و کەم ئەتۆ دەتوانی بگەی بۆ خزمەتگوزاریە جا بمان هەیەیان نەمان هەوێ ئەم شتە هەڕوو دەدات من هیچ شتێکی ئەوتۆی خراپی تێدا نابینم کە بەرەو ئاراستەیە بڕۆینێ ڕێزدار مامۆستا ئاوەرە بەختیار مامۆستای زانکۆ و پسپۆڕی بواری بەڕێوەبردن زۆر سپاس مادومان کرد.